سڵای خۆتان لەبێت ئازیزان، بە توانایەکی تر لە خزمەتتانین. ئەمجارە دەچینە سەر کۆتا توانای ژمارە 7. واسە ئێستا دەگەینە سەر توانای ژمارە 7 بۆ پەروەردەکردنی منداڵی بەهێز لە ڕووی دەرونیەوە. ئێستا بزانین توانای ژمارە 7 چییە؟ کاتێک منداڵان پێویستیان بە یارمەتیە، پێویستە یارمەتییان بدەین. وەک پێشتر باسمان کردووە، دڵڕاوکێ و خەمۆکی و فرەجوڵەیی وەک پەتایەک بڵاو بوونەتەوە لە ناو منداڵان و گەنجاندا، واتە زۆر بەربڵاون ئەم حاڵەتانە. ئەمە وەک شەپۆلێکی گرفتی تەندروستی وایە کە پێشتر بەو شێوەیە نەبووە و بە هەموو شوێنێکیشی گرتوتەوە. زۆر جار لەو کاتێک کە منداڵێک تووشی ململان و گرفت دەبێت تا ئەو کاتێک کە داوای یارمەتی دەکات ساڵانێک دەخایەنێت. ئێمە ناتوانین لە ڕووی دەرونیەوە بەهێز بین کاتێک کە مێشکمان ئارام نەبێت و لە ڕووی سوزداری و عاتفیەوە ئازاد نەبین. لە لێکۆڵینەوەکانی ئەخیردا هەندێک زانیاریمان بۆ ئاشکرا بووە سەبارەت بە بەربڵاوی پەتا تەندروستیە دەرونیەکان کە بەڕاستی ژمارەکان سەرچۆرهێنەر بوون. لە نێو کچانی هەرزەکار و تازە پێگەشتوودا لە 157 کچان باسی ئەوەیان کردووە کە بەردەوام دڵچەنگن. لە 130 کچان بیریان لە خۆکشتن کردوتەوە و 24یان لە سا 24یان پلانی خۆکشتنیان داناوە و لە سا 13 یان لە هەر 8 کچێکێکیان لە ڕاستیدا هەوڵی خۆکشتنی داوە. ئەم ژمارانە هیچ ئاسایینی و مەترسیدار. بە هەمان شێوە کوڕەگەنجەکانیش کێشیان هەیە لەگەڵ فرەجوڵەیی و کەمتەرکیزی، خەمۆکی و توشبوون و ئالۆدەبوون بە مادە هۆشبەرەکە. ئێمە وەک دایک و باوک چۆن بزانین کە کاتی ئەوە هاتووە داوای یارمەتی لە کەسانی شارەزا بکەین بۆ منداڵە تازە پێگەشتووەکانمان؟ ئەگەر ئەم خاڵانەی خوارەوە بەدی بکەیت، ئەوە پێویستە سەردانی چارەسەرکار بکەیت بۆ داواکردنی یارمەتی. کاتێک بیرکردنەوەیان هەستەکانیان یان ڕەفتارەکانیان کاریگەری نەرێنی دروست دەکەن لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ هاوڕێکانیان، لە قوتابخانە و شوێنی کارەکەیان یان چۆنیەتی هەستکردنیان بەرامبەر بەخۆیان. واتە توانای خۆگونجاندنیان نامێنێت لەگەڵ ژینگەی دەوروبەریانە، لەگەڵ خێزانیانە و یان لە قوتابخانە، و بەردەواموان لە شەڕ و ئاژاور لەگەڵیانە و متمانەیان بەخۆیان کەمە. لەو حاڵەتانەدا پێویستە دایک و باوک داوای یارمەتی بکات. ئێستا ئێمە وەک دایک و باوک کاتێک داوای یارمەتی لە پسپۆری تایبەت دەکەین یان کەسانی شارەزا، پێویستە دڵنیا بین لەوەی کە خواردنی دەرمان نابێت یەکەم هەنگاو بێت بۆ چارەسەر. پێویستە ئاگاداری و دکتۆران نەبین کە یەکەنگ هەنگاو یان تاکە چارەسەریان بەکارهێنانی دەرمانە کە ئەمە چارەسەرێکی سەرکەوتوو نابێت. لە ڕاستیدا پزیشکی دەرونی منداڵان و گەورە ساڵان هەیە کە بڕوانامەی بۆردی هەیە ئەتوانن سەردانی ئەم جۆرە دکتۆرانە بکەن، واتە پزیشکی دەرونی منداڵان و گەورە ساڵان. من وەک دکتۆرێک باوەڕم بە بەکارهێنانی دەرمان هەیە، بەڵام لە کاتێکی گونجاو. هەروەها پێدانی دەرمان هەرگیز یەکەم پێشنیار و تاکە کار نەبووە کە ئەنجامم دابێت. بۆ چارەسەرکردنی دۆخی منداڵەکانتان هەوڵ بدەن هەمیشە لە سەرەتادا لە شتی سادە دەست پێ بکەن، وەک باشکردنی جۆری خواردنەکانتان، بۆ نمونە زیادکردنی ساوزەوات و ئەو شتانەی کە سوودمەندن، و هەروەها کەمکردنەوەی شەکر و چەولی و مادە نیشاستەییەکان. هانیان بدەن بۆ وەرزکردن و جوڵەی بە شێوەیەکی گونجاو. هەروەها بەکارهێنانی ڤیتامین و ئەو دەرمانە تەواوکرانەی کە بۆ مێشک پێویستن کە ئەمە دەبێت لە ژێر چاودێری کەسی پسپۆر و شارەزا ئەنجام بترێت. کەمکردنەوەی ئامێرە ئەلەکترۆنیەکان،
یارمەتیدانیان بۆ لە ناوبردنی بیرۆکەی نەرێنی واتە ئەو بیرکردنەوانەی کە ناخۆشن و خۆشحاڵی لە منداڵەکان دەدزن. لە پرۆگرامی چارەسەردا پێویستە هەموو ئەم خاڵانە ڕەچاو بکرێت. لە چارەسەرێکی باشدا پێویستە ڕەچاوی ئەو بکرێت کە چۆن یارمەتی منداڵان بدرێت بۆ ئەوەی فێر ببن بە شێوازێکی ئەرێنی و گونجاو و هیوابەخش بیر بکەنەوە کە ئەمە زۆر گرنگە لە چارەسەرکردندا. هەرچەندە دایک و باوکیش خۆیان مۆدێلێکن بۆ بیرکردنەوەی منداڵان و منداڵان زیاتر لە دایک و باوک چاو دەکرێت و ئەمەش ئەتوانێت هەواڵێکی دڵخۆشکەر بێت و تۆ دایک و باوک دەتوانن بن بە مۆدێلێکی باش بۆ منداڵەکانیان. ئەگەر ئێمە وەک دایک و باوک کێشەمان لەگەڵ مێشکی خۆمان هەبێت و تەندروستیمان کێشەی هەبێت دواتە لە ڕووی دەرونیەوە تەندروست نەبین، زۆر گرنگە کە داوای یارمەتی بکەین یا بە دوای چارەسەردا بکەڕین. ئەوە دەبێت بزانین کە ئەوە ڕاستیەکە کە منداڵان وەک کەمانچەوان و ئەوەی کە دەیژەنن سترێسی دایک و باوکیانە. لێرەدا ئاشناتان دەکەین بە تەکنیکێک بۆ ئەوەی لە کاتێک کێشە و گرفتی منداڵەکانتان بتوانن دایک و باوکێکی یارمەتی دەربن. تۆ وەک دایک و باوک کاتێک دەبینیت کە منداڵەکەت کێشە و گرفتی هەیە، پێویستە ئەم گفتوگۆی لەگەڵ منداڵەکەت ئەنجام بدەیت بۆ ئەوەی وەک دایک و باوکێکی یارمەتی دەرکەویت و کاریگەریت هەبێت. شتێک وەک ئەوەی بڵێ وا دیارە بە کاتێکی تێت سەختدا تێدەپارێت ئازیزم، ئەتەوێت قسەی لەسەر بکەین؟ ئایا شتێک هەیە کە من بتوانم ئەنجامی بدەم بۆ ئەوەی یارمەتیت بدات؟ چۆنت پێت باشە کە من بتوانم پاڵپشتیت بکەم؟ پاشان بوەستە و بێدەنگ ببە بە منداڵەکەت قسە بکات. لە سەرەتادا ئێوەی دایک و باوک دەبێت قسەکردن دەست پێ بکات، بەڵام بەداخەوە زۆربەی دایکان و باوکان دەچن ئینکاری کێشەکانی خۆیان و منداڵەکانیان دەکەن و نایانەوێت ڕوبەڕووی ببنەوە. هەرگیز وا مەبن، ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. کابێت تۆ وەک دایک و باوک پێویستە ئەم ڕستانە هەمیشە لەناو مێشکدا بوونی هەبێت. وا دیارە بە کاتێکی سەختدا تێتەپەڕیت. ئەتەوێت قسەی لەسەر بکەین؟ ئایا شتێک هەیە کە من بتوانم ئەنجامی بدەم بۆ ئەوەی یارمەتیت بدات؟ چۆن پێت باشە کە من بتوانم پاڵپشتیت بکەم؟ پاش ئەم پرسیارانە پێویستە بێدەنگ ببین و گوێ لە قسەکانی بەرامبەرەکەمان بکرێت. وەک بابەتەکانی پێشوو، دکتۆر ئێمن چیرۆکێکی ترمان سەبارەت بەم بابەتە بۆ باس دەکات بە ناوی چیرۆکی تیم. ئەم چیرۆکە یەکێکە لە چیرۆکە دڵخوازەکانی من لەسەر بابەتی پەروەردەکردنی منداڵی بەهێز لە ڕووی دەرونیەوە. تیمی تەمەندە ساڵ لەلایەن دەروونناسی قوتابخانەکەی و ڕەوانەی لای من کرابوو لەبەر ئەوەی لە قوتابخانەکەی کێشەی هەبوو. لە گۆڕەپانی یاریگرگەدا تووشی شەڕ بوو. هەروەها ڕەتی تەکردەوە کە ئەرکەکانی ماڵەوەی قوتابخانەی ئەنجام بدات. کەسێکی تووڕە و شەڕەنگێز بوو. هەروەها خەمۆکیشی هەبوو. باوکی تیم ئەفسەرێکی پۆلیسی ئۆکلاندی بوو و نەیدەویست کە خۆبۆڵی ئەوە بکات کە کوڕەکەی کێشەی هەیە و پێی وابوو کە تەنها شتێک کە هەلی بابەتی کوڕەکەی دەکات لێدانێکی باشە و زۆر جار ئەمەی بە دایکی تیم وتب. لەسەر پێداکری من باوکی تیم بە ناڕزایەتیەوە بۆ یەکەم چاوپێکەوتن هات. سکانی مێشکی تیم نەخشێکی نیشان دەدا کە من پێی دەڵم ئاوخەی ئاگر کە مێشکی زۆر بە قورسی کار دەکات لە چاو کەسانێکی تەندروست. واتە مێشکی تیم لە ڕادەبەدەر کاری دەکرد و ئەکتیڤ بوو.
بۆ ئالەبەر ئەم هۆکارانە چەند تەواوکەرێکی سادەم پێدا بۆ هێوەرکردنەوەی مێشکی و فێری هەندێک ستراتیژی خۆشەویستنی مێشکم کرد. بەتایبەت بە بەکارهێنانی ئەم پرسیارە لە خۆی کە ئایا ئەمە بۆ مێشکم باشە یان خراپە بووی. لە کاتی هەڵسەنگاندنەکەتا بۆم ڕوون بووەوە کە تیم و باوکی پەیوەندیەکی خراپیان هەیە و ئەوەش بەشدار بوو لە کێشەی تیم. تیم وا هەستی دەکرد کە هەرگیز ناتوانێت دڵی باوکی خۆش بکات، بۆ باوکیشی پێیوە بوو کە تیم تەنها کوڕێکی خراپە و نایەوێت ببێت بە کەسێکی باش. بەو پێی شوێن نیشتەجێبوونی خێزانەکە 6 کاتژمێر لە کلینیکەکەوە دوور بوو و نەیانتووە دەتوانی بەردەوامی بن بۆ چاوپێککەوتن. باوکی تیمم ڕازی کرد سەیری خولی ئۆنلاینەکەمان بکات سەبارەت بە پەروەردەکردنی منداڵی بەهێز لە ڕووی دەرونیەوە کە لە کەرەستەی پرۆگرامەکەدا بوونی هەبوو. لە یەکەم چاوپێکەوتن و بە دوواداچوونیە دوای مانگێک شتەکان لەم خێزانەدا گۆڕانکاریەکی گەورەیان بەسەردا هاتبوو. باوکەکە لەبری ئەوەی تیم بە هۆکاری کێشەکانی بزانێ ڕۆڵێکی چالاکانی بینی لە یارمەتیدانی تیم. ئەو استراتیژیانەی کە بە باوکی تیم لە خۆڵە ئۆنلاینەکە فێربوو بریتی بوو لە بەسەربردنی کاتی تایبەت لەگەڵ تیم، گوێگرتنی چالاکانە، سەرنجدانە سەر باشیەکانی تیم نەک هەڵەکانی و خراپیەکانی. باوکی تیم یارمەتی تیمیدا بۆ ئەوەی تیم خۆی کێشەکانی چارەسەر بکات نەک ئەوەی هەوڵ بدات چارەسەرەکانی خۆی بسەپێنێ بەسەر تیمدا. پاس چەند مانگێک باوکەکە ئەم نامەیەی خوارەوە بۆ نووسیم. بەڕاستی تەکنیکەکانی ناو خولەکە کاریگەریەکی باشی هەوە لەسەر پەیوەندی من لەگەڵ تیم. ئەم خولە منی لە باوکێکی تووڕەی بێکاریگەر و ڕەخنەگر گۆڕی بە باوکێکی خۆشەویست و میهرەبان و پتە. لە پاش ساڵانی ڕابردوو بۆ یەکەم جار توانیم هەست بە خۆشی بکەم کاتێک من و کوڕەکەم پێکەوەین و لە بری بێزاری و تووڕەیی هەردووکمانتر خۆشین. دواتر پێی وتم زۆر سپاسگوزارم کە دکتۆر ئەیمن کە یارمەتیددام بۆ ئەوەی لەگەڵ کوڕەکەم وەک باوکێکی کاریگەر وابم. لە ڕاستیدا من بەبێ ئەوەی بزانم خەریک بوو ژیانی کوڕەکەم دەکرد بە کارەسات و داهاتوویم وێران دەکرد. ئەو منداڵانەی کە ئێمە وەک پۆلیس هەڵیان دەگرینەوە لەسەر شەقام و ڕەفتاری تاوانکاری ئەنجام دەدەن لە ڕاستیدا گرفتیان لەگەڵ دایک و باوکیان هەیە. ئەگەر من و تیمیش پەیوەندیمان باش نەبووایە ئەوە لەوانەیە تیمیژێکێک ببوایە لەو منداڵانەی لە ناو سەر شەقامدا. ڕاستیدا ئێوەش وەک دایک و باوک دەتوانن یارمەتی منداڵەکانتان بدەن. وەڵامی پەتای مێشک و کێشەی تەندروستیم دەرونی لە منداڵەکاندا زیاتر دەرمان نییە. بۆ گەشتن بە تەندروستی مێشک باشترە پەیوەندیەکی قوڵتر دروست بکەین و هەروەها تەمرینکردن و ڕاهێنان لە بەدەستهێنانی حەوتوانای سەرەکی. سوودبەندبوون لەم زانیاریانە چەندها دایک و باوک ناگرێتەوە، باوک و باپیرە و داپیرە، خاڵۆزا و مام و هەر کەسێک کە ڕاهێنەری منداڵانە و لە هەر تەمەنێکدا بێت. من دەمەوێت ئەمڕۆ هانتان بدەم کە خۆڵتر بچنە ناو گفتوگۆڵانتانەوە و بناغەیەکی تۆکمەی پەیوەندیکردندا بنێن کە تەندروستی دەرونی منداڵانی تیا دەپارێزرێت. پێکەوە دەتوانین یارمەتی منداڵەکانمان بدەین کە لە ڕووی دەرونیەوە بەهێز بن، چونکە لە کۆتاییدا ژیانمان تەنهای پەیوەندی بە خۆمانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە نەوەکانی داهاتوویشەوە هەیە.